بە هۆی ئەوەی کە هەرێمێکین هەرێمی کوردستان ڕوبەرێکی یەکجار زۆر تا ئێستا ماوە بە مین و پاشماوەی جەنگی پیس بووە بۆیە لەگەڵ ڕێکخراوی ITF سەرنجی ڕێکخراوی ITFمان ڕاکێشا بەوەی کە بێن لە هەرێمی کوردستانیش پرۆژەیان هەبێ و دابینکردن ئەمەش بەشێک بێت لە دابینکردنی ئاسایشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بۆیە سەرنجامی ئەوە ئێمە گەیشتینە ئەوەی کە یاداشتنامەیەکی لێک تێگەیشتن لەگەڵ یەکتر واژۆ بکەین. ئێمە لە هەرێمی کوردستان ئەوان بەڵێنیان داوە کە لە بواری مینپاچی کار بکەن و لە بواری هوشیارکردنەوەی و بە ئاگاکردنەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە مین و لە مەترسیەکانی مین و پاشماوەی جەنگی و پاڵپشتی قوربانیانیش کە ئێمە کۆمەڵێک سەنتەرمان هەیە ئەو سەنتەرانە پێویستیان بە هاوکاری و کۆمەککردنەوە ئەوانیش لەو بوارە کاری خۆیانە و لە هەر سێ بوارەکەی کە ئەرچی سەرەکی دەستگای گشتی کاروباری مینیشە